ئاراد بێت چونکە ئەوە بنیادنانەوەی کوردستانی گەورەیە وەلێرۆ ئەمەوێ پیرۆزبایی لە ساڵیادی دامەزراندنی ڕێکداوی ئاشتی خێرخوازی بکەم و ئینشاءالله لە داهاتوو کۆمەڵە کار و چالاکیمان بەیەکەوە بازم لە دڵی هەنوومانەیە هیوادارم بە في مواساة في مواساة هەموو دەزانین کە ئاشتی و پێکەوەژیان لە کوردستان ئەمە مۆدێلێکی تازە نییە بەڵکو کوردستان هەمیشە لە دێر زەمانەوە هەر بنکە و لانەی هەموو ئاینەکان بووە هەموو نەتەوەکان بووە کە هەموو بەیەکەوە بە تەبایی و بە ئاشتی و بە خۆشەویستی ژیاون ئەوە ئێستش هەر شوێنەواری ئەو پێکەوەژیانە ماوە وەکو گەڕێکی جووەکان هەودیان دیانە ئەمە هەمووی ئێستش هەر بۆ ناوی خۆیان بانەکرێن کە نایە نەگۆڕدراوە هەروەها خواردنەکانیان کوفتەی جووەکان و بە هەموو شێوەیەک ئێمە لە تەنها هیچ کێشەمان نەبووە لەگەڵ هیچ ئاینێک لەگەڵ هیچ نەتەوەیەک و نەشمان زانیوە ئەمە ئایا سنیە شیعیە مەسیحیە هەموو وەکو خوشک و برا ژیاوین بێکەوە. والله هو بارم لحوه بدي يشوف هلا بدهم نوقع تعالي خەڵکی پیران شاریمە سینم لەوانەیە 56 ساڵ بێ منداڵم نینە کە ئەوشیت کاسبێکەشم ئەوەیە ئەگە کارێکی لەوەی باشتر هەبی ئەمەش نایکەین دیارە نییە دێ خوددا خوددانە ئەوەشنەوە دەستکەوی جاری وە 120 لە 150 هەڵگرتووە والله تقريبا هو 6 ساڵ دێمە ئێرەکە نەدەنا ناتون بۆ ئێرە لە کوورەخانە کارم کردو ئەوە 6 ساڵیشەوە دێمە ئێرە لێرە کارە قوڵبارێ دەکەیت یا کاری دینێگە کاری دێبات دەمکە هەر کارێکی دی هەبات دەمکە أمس بدي ساعات حفتين حتى أنه نيفي دهي دي حيوان درفتيت إنه يخرج بس في منطقة زورة كاو رقيسي هذا مر زاي خرطش وضعك على ما بارتين تدري إنه كي يزور بغا قال لك فرقة كاتي بازاري وضعك يا خوش تقصورينينا معاملة شفولة أبخو وصي حيوان الزورة بس يقرونا خربتها كسي بورا تشوفينيا هكا بورا فينا بيت يعني معاملة نوزفري يعني أمنو كاس قصوبي قلت لما وقتها كيما دوستي قول كاكوس نهدا حيوان بعد قلت نو كامل دو حيوان بعد كوشي هذه المؤسسات الصغيرة دي